لە کاتی خزمەتکردنمان بە کەرتی پەروەردە لادراین بە هۆکاری جیاجیا لەوانە هاتنی مامۆسای میلاک بۆ جێگاکەمان کەمبوونەوەی بە شەوانە پێنەدانی مۆڵەتی دایکایەتی و دانانی پشووی ڕۆژانی شەمە لە پیشەکەمان دوور خراینەوە و بەخشراین لە چاوەڕوانی دانانەوەمان ساڵانێکمان بەڕێ کرد لە مافی دامەزراندن و دانانەوەمان بێبەش کراین پاش چەندین چالاکی مەدەنیانە و هێمنانە بۆ پێش ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە بەڵام هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە کە دەبوو بەڕێز وەزیری پەروەردە وەک پارێزەرێک داکۆکی لە مافەکانی ئێمەی وانەبێژانی لادراو بکردایە بۆ دامەزراندنمان لە کەرتی پەروەردە بۆیە ڕوون و ئاشکرایە کە ئێمەی مامۆسایانی وانەبێژی لادرا و چەندین جار زوڵممان لێ کراوە لەوانە لادران و مافخورانیان بەدەر لە ویستی خۆیان بەدەر لە ویستی خۆمان کە دڵسۆزانە خزمەتمان بە کەرتی پەروەردە دەکرد وەک ئاشکرایە ئێستا لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری خانوونشینبوون دراوە و وەزارەتی پەروەردەش دەگرێتەوە بۆیە پێویستە جێگەی ئەو مامۆسا بەڕێزانی کە یاسای خانوونشینی دەیانگرێتەوە بە ئێمەی مامۆسانی لادرا پڕ بکرێتەوە. لە گەرمیانە ژمارەمان 325 نەفەرە 19 نەفەر ئێستا ناوی گەڕاوەتەوە 306 نەفەر ماوەتەوە. لە 2010 هەمانە تا 2022 تا 2021 هەمانە 10 ساڵ هەمانە 9 ساڵ یعنی ساڵەکان جیاوازە خزمەتیان بە کەرتی پەروەردە کردووە بە هۆکاری جیاجیا لادراون بەڕاستی هیچ بەدەمەوە هاتنێک و هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە چەندین چالاکی مەدەنیانێمان کردەوە بۆ پێش ئەنجومەنی وەزیران بەڵام هەر بەڵێنە و هیچی تر نەبووە بەڕاستی. 2013 من خۆم تەخەڕوجم کرد تاوەکو ئێستا هیچ مافێکی دامەزراندن نەگرتوێتەوە ساڵێکی شوانەبێژیمان کردە بەڵام بە بیانی هاتنی میلاک بە بیانووی نەمانی ئەوەی ڕۆژانی شەمە لادراوە لە دەرسەکان ئەمانە هەمووی هۆکارێکە بۆ ئەوی کە ئێمە لە ئیشی خۆمان لە پیشەی مامۆستایەتی خۆمان دوورخراوینێتەوە. 2 ساڵ خزمەتم هەبوو بەڵام بەهۆی نەبوونی مۆڵەتی دایکایەتی و دەرکراین. ومێدەوارم کە ئەو مامۆستایەکی زۆر لە کەرتی پەروەردەی خانوونشین ئەبێت ئەو فەراغە بە ئێمە پڕ بکرێتەوە.